عزیزان دوستان لایەنگرانی هونەر ئەم شەو لە ئاهەنگی گفتۆلانە کاکە زانیار ئاسپۆر کامێرەوان کاکە ئەڵمەت منتق هاوکارم تۆ نەدارە چاو تەماشا چیرۆکێکە پڕ لە خەم و ئازارە ژیانم چیرۆکێکە پڕ لە خەم و ئازارە پڕ لە تاڵی مەینەت و حەزرەت و دووریارە دڵ لە سینەم وا دەرچوو هێندە لە ژیان بێزارە کاتێک بیر دەکەمەوە لەو ڕابردووە نازارە چەندە خۆش بوو ژیانمان ئاخ لەگەڵ خات و یارە ئێستا ژیان گۆڕاوە هەمووی بووە بە پارە کەوتە دوای ماڵ و سامان لەناو کۆشک و تەلارە کاتێ دەچێ بۆ زانکۆ چوون بە شازی سەیارە تا دوێنێ لەگەڵ من بوو هێشتەمی لا هەژارە خۆشی لای نامەردەکە بووە بە خاوەن پارە منی هەر لە بێریە سفڵەیە ئەم ڕۆژگارە شەر بێ ئەم بێوەفایەت بڵاو بکەم لە شارە بزانت تۆ چۆنی هی گەنج و هەردەکارە سڵاو لە توانای دارە بەندە بۆت خزمەتکارە سڵاو لە توانای دارە بەندە لە بۆ خزمەتکارە ئای بچی راقين وخلقي شارن إيه ولا والله راقين وخلقي شارن أشقي سامان ومالو كانوا كوشكو تلارن شوان خريق مشوفو ديالو ياري قمارن همو إيواراني كيش برولة ترتنارن ياخد لتابلان دنيا لهواري شارمي هزارة كذا دنيا لمخل كان بيسارن صدان كسي جوركم من لتايانا بيدارن وديدو هنار مندي للاي خلچينا ودارن برباكم نام دابتو چونك ايوا حجارن بيا ملي خلچي لادين كريا كارو جديارن كيف كان بدس خونيا اوان خاوان بريارن بلام هرتوب خوش تبيا او اخر قرارن قلنا موينة كانت تامر النام يادقارن
دیکی دەکەی برا هەستە لەو خەوە قوڵا دۆستەکە و بەشودرا دوێنێ دەنگیان بۆ کردم و دیکی دەکەی برا هەستە لەو خەوە قوڵا دۆستەکە و بەشودرا هەر بەجلی خۆیەوە پێشکەشە و کوڕە کرا بەندێکی پێشینانە ماڵەقەت بە قورجرا هەموو دنیا دەیزانی دۆستم بوو بە ئاشکرا ئێستا کە بەنیهێنی لەو کەسە مارە کرا دیارە بە ڕۆژی ڕووناک ئەم خەدرە لە من کرا دەرگای خۆشبەختی ژیان بەسەرما قوفڵ کرا لە گێژوان و لە خۆشی ئەم گەنجە بێبەش کرا لە ئاهەنگ و خۆشیدان بەندەش فەرامۆش کرا خەتای خۆم بوو زەمانێ بۆی ئەست و تامۆکرا بۆ توانای مامدارایە ئەم دانیشتنەوە کرا بۆ توانای مامدارایە ئەم دانیشتنەوە کرا